سڵاو بینەرانی ئەزیزی مایکە سوورەکە دووبارە گەڕامەوە لە بەرنامەیەکی نوێدا کۆمەڵێک دیاری و خەڵاتی زۆر تایبەتم پێەیە ئێوەش بەرن سەردانکەن ببنە براوەی خەڵاتەکانمان لەگەڵ من با بڕێن بزانین چەند کەس دەتوانێت ببێتە خاوەن خەڵات با بڕێن. ئازیزانم بە درێژایی ئەم مانگە من هەموو شەوێک لە فامیلی مۆڵم کۆمەڵێک دیاری تایبەتم بۆ حازر کردو. کاک مبارەک باشی ئەوە هەر لێشمانە پرسی بۆ ڕۆی کوی باشی ئەحواڵە وەڵا کاک مبارەک دەوڵەمەند بووە قۆز بووە هەر قسەشمان لەگەڵا ناکە خۆی بزیەوە لێمان باس ممنون بە چیەوە سەرقاڵی ئێستا کاک مبارەک ئەو بخۆت لە شاردمەوە ئەرێ وەڵا چی ئەرێ وەڵام بخۆت لە شاردمەوە وەڵا لە مۆڵێ من دەستەکانت خۆش بیت خۆش بێت وەیە وەکی ئەوەیە وەچێوەیە ڕۆمەزان مبارەک لێ مبارەک ئێستا چی ئەکەی کاک مبارەک ئیشی ڕکلامەکەی ئێستا وایە ئەرێ وەڵا لە شستاوە بازار چۆنە دەوڵەمەند بووی وایە وەڵا بازار باشە باشە هەموو شت باشە ئەرێ وەڵا دیارە ماشەڵڵا پێوەی دیارە بازار باشە قیت و قۆز بووەتەوە گەنج بووەتەوە تەواو ممنون ئەی چی ترەکەی بە چیەوە سەرقاڵی زیاتر هەر ڕکلامەکەیان ئیشی تریشەکەی نا بەس ڕکلام یعنی وەسعەکە لە باشیە بەیستی بە ئیشی تر نەماوەتەوە باشێ دیکو ئەی چیتر شتێکی خۆشمان بۆ باسکە وەڵا نازانی نازانی ئێستا ماڵتان لەکوێیە لە هەولێر سپاس ممنونم دەڵێ ماڵتان لە چێن دەرە ماڵتان وەڵا لەکوێ دادەنیشن ماڵتان لەکوێیە لە چ گەڕەکێکن ممنون سپاس دەستەکان خۆش بوو دەستەکان خۆش لە چ گەڕێکێک دادەنیشن لە هەولێر وەڵا نازانم نازانی کوردی ئەرێ وەڵا دەزانی کوردی نا ئێوەنی مقابلە لەگەڵ من دەکەی دەستەکان خۆش دەستەکان خۆش بوو زۆر سپاس خۆر لەگەڵ ئەو کاک مبارەک خۆیمان لێ شارێتەوە باشە دەبڕێ دەستەکان خۆش بی وەکی ئەوەیە لێم کاکەیە حەزی لە بۆنە سڵاو لێبێ باشی باشی سپاس ناوی بەڕێزێ حبيب کاک حەبیب حەبیبی خوایە ئارێ وەڵا حبیبی خوایە فەقیر حەبیبی خوایە چۆن ئەوە چی دەکەی لێرە وەڵای گوتم من دەخەریکی ئەو شتانەوەم و حەزی لە بۆنە دیارە ئارێ وەڵا زۆر بۆن بەکاردەێنی ئارێ وەڵا بۆنی بەکاردێنم بەڵێ زۆر باشە لەش ساق بێ خەڵکی کوێی کاک حەبیب من خەڵکی شنگالم شنگال بەڵێ سڵاو ڕێز بۆ خەڵکی شنگال سپاس. لە هەولێر دادەنیشی بەڵێ ئەی چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ وڵای نەراوە لۆ پیاسا گوتم جەوەک دەگەڕم و هەر خۆت بەتەنیا هاتووی ئارێ وەڵا بەتەنێ هاتومە دەی لەش ساق بێ کاک حەبیب شتێکی خۆشمان پێشکەش دەکەی وڵاهین بەدڵی خۆت دەنگە خۆش دیارە گۆرانێکی خۆشم بۆ بڵێم گورانێک پێ بڵێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێم سەرێ من سپیبی لبەرەبینێ تجا تاریبی آخ دەست خۆش بێ پرسیارێکە لێکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە مۆندیالی ساڵی 2006 چ وڵاتێک بردیەوە ساڵی 2006 چ وڵاتێک مۆندیالی بردەوە فەرەنسا بوو دڵنیایت بەڵێ نابیگۆڕە دەڵێم فەرەنسا باشە پرسیارەکەت بۆ گۆڕم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات سپاس باشە ئەو وێنەی کە لەسەر دۆلاری ئەمریکیە 100 دۆلاری ئەمریکی وێنەیەکی لەسرە ئەو کەسە کێیە جۆر بۆشە جۆرج بۆشە نا بیگۆڕە کەسێکی ترە وڵای نازانم ناوی نەفەرێکی ترم پێ بڵێ ئەم دەرێم جۆر بۆشە بەداخەوە وەڵامەکەت نەزانی غەڵەت بوو بەڵام لە بەرەوەی گۆرانیەکەت بۆ وتین خەڵاتێکت پێدەدەم باشە دەست خۆش بژێت ئەچیت لە تێکساس چیکن لەوێ خواردن ئەخۆی فایابیست داشکان بۆکەن فەرموو ئەو کارتەکە زۆر سپاس سپاس بۆ گۆرانیەکە دەستە خۆش بێت با بچینە لای ئەو دوو گڵە جوانە سڵاوتان لێوێ
چۆنن یەکێکتان وەردا ئەم دیوم یەکێکشتان لەم دیوم بۆی هەردووکتان لە کامێرە دەرچن سڵاو لێبێ ناوی بەڕێزە ئیناس خان ماشەڵڵا ئیناس خان زۆر جوانە چی یەکترن هاوسەرن خوا لێکتان نەکا سڵاو لێبێ ناوی بەڕێزە کاک برایم و ئیناس خان چەند ساڵە زەواجتان کردووە مانگێکە یعنی تازە بووکو زاوان دەی باشە خوا لێکتان نەکا من هەدیەکەم بە ئێوە مادەم تازە بووکو زاوان باشە پێتان خۆشە بۆ تۆ بێ هەدیەکان بۆ ئەو بێ بۆ تۆ بێ ئەوە تازە بووکە نابێ دڵی بشکێنی وایە وەرنە نزیکم تۆزێ بەچیەوە سەرقاڵی مەکتەب دەکەی زۆر باشە لە شستاق بێ تۆ دەی لە شستاق بێ بە چ کارێکەوە خەریکی ئیشی کاشی ئیش و کار چۆنە باشە هەیە ئەلحەمدولیلا ئەی زەماوەندتان کرد خۆش بوو تۆ حەزی لێ بوویان ئەو هەردووکتان دەی زۆر چاکە ماڵتان لەکوێ لە هەولێرەژین خەڵکی هەولێرن زۆر باشە پرسیارێکم ئامادەیە وەڵامەکە بزانن دەبنە خاوەن خەڵات بەڵام شتێکی خۆشم پێشکەشکەن باشە ئەوێ شتێکی خۆشم پێشکەشکەن وەرە لامەوە بەسەر هاتێکی خۆش بێ نوکتێک بێ هیچ شتێکی خۆش ڕووی نایەوە لەم فەترەی دەستگیرانداری و گواستنەوە و حەفلەکردن و ئەی بۆ تۆ هیچ شتێکی خۆش ڕووی نایەوە ئەی لە کاتی ئیشکردنا چ شتێکی خۆش ڕوویدایە چۆن بەسەرهات ڕوو ئەیە کە تۆ ئیش بکەی شتی خۆش دروستە بێ بەس لە ئەسکە لە ئەستە دەڕای بەربینەوەکەنە هیچ دەوە ئەوشت خوا لە شانساغ بێ ئیشەڵڵا بە قوربان سەرکەوتوو بن پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات پیانۆی کلاسیک چەند دوگمەی هەیە بەڵێ وەرە لامەوە بۆ دوورەکەونەوە ئێوە دەوەرنە لامەوە چەند دوگمەی هەیە پیانۆی کلاسیک ئاسان کاریتان بۆکەم باشە لەبەرێ ببنە خاوەن خەڵات پێم خۆشە بێ خەڵات نەڕۆ چکە ماشەڵڵا ئەڵێ گوڵن هەردووکتان تازە بووکو زاواشن جا بە بۆنێوی بەرنامەکەشم تازە دەست پێ کردوێتەوە حەزەکەم ببنە خاوەن خەڵات سێ اختیارتانەیەمێ باشە 77 دانە 88 دانە 99 دانە 77 تۆڵی چی؟ ئەکید؟ نایگۆڕی؟ دەستان خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو داوا لاوکەرن بکەم خەڵاتێکم بنێ فەرموو ئەوە خەڵاتێکە بۆ توی خانمی گوڵ ئیشەڵڵا بە خۆشی بەکاری هێنین زۆر سپاس بۆ بەشداریکردنتان خۆشحاڵ بووم خواتان لەگەڵ بێ زۆر سپاس باشن ئەحواڵتان بابێ من ناوەڕاستان خەڵکی کوێنێەوە خەڵکی سەردەشت ڕۆژهەڵات ڕێز و سڵاومان بۆ هەموو خەڵکی ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵات ئەوە چۆنە هاتوون بۆ فامیلی مۆڵ وڵای هەر پێمان خۆش سەردانێکی چۆن ڕۆژە هاتوون بۆ هەولێر ئەوڕۆ هاتوونەی بەخێر بێن سەر و سەرچاو سڵاو لێبێ خاتون گیان باشی ئەحواڵە خۆشبی تۆش کوردی ڕۆژهەڵاتی بەخێر بێ سەر و سەرچاو لە چه شارێک دانیشن؟ سەردەشت چی یەکترن ئێوە وەرە لامەوە هاوسەرن خوا لە یەکتان نەکە ماشەڵاتان لێ بەڵێ گوڵن هەردووکتان بەچیەوە سەرقاڵن لە سەردەشت کارێک دەکەن ئەم بۆ خۆم کارەیشگەر کارەژگەر یعنی ساڵۆنتان هەیە بەڵێ ئەی تۆ منیش باخدارم لە باخەکەت چ میوەیەکی تایە جاسێوە و جێلاسەوە جاسێوە و گێلا جا قسەتان چۆن خۆشە ئێوە قسە هەر قسە تازت لە ئێوە ناڕۆم بێ حتا ئاخری بەرنامەکە قسەم بۆ بکەن باشە قسەتان زۆر خۆشە زۆر سپاس قوربانت ئیشەڵڵا یاخوا بەخێر بێن سەر چاو زۆر خۆشحاڵ بووم کە ئێوەم بینی لێرە پرسیارمان ئامادەیە پرسیارتان لێ دەکەین وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە؟ خەڵاتمان ئامادێ خەڵات بۆ خاتون گیان زۆر باشە باەک تۆس بچینە پێشووتر ئەو ڕێگەیەمان گرتووە وتر لە باخەکە ما چ میوەیەک هەیە؟ جێلاسە سێوە گێلاسە سێوە ئەلو میوانە شت دروست دەکەن ماشەڵڵا کوردانی ڕۆژهەڵات زۆر دەزڕەنگینن چی دروست دەکەن لەو میوانە لە ماڵە بێژگە لەوەی کە بە میوەی خۆن کامپوت و شەربەت و شەربەت ئەی نایکەن بەمرەبە؟ ئەوشی لێ دروست دەکەین خاتونگیان دروستێکە دیارە دەزڕەنگینە ماشەڵڵا قوربانێت تەشەکر خۆشبی بە قوربان پێتان خۆشە هەولێرتان پێ خۆشە؟ بەخوای زۆر خۆشە هەولێر زۆر خۆشە بەخێر بێن سەر چاوان خەڵاتمان ئامادەیە بۆ خاتونگیان بۆ خێزان ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەرنامەکەمانە
کە لێرە دەست پێ دەکەین بە بۆنەی بەرنامەکەمەوە کە دەستی پێکرێتە خەڵاتی زۆر باشمان ئامادە کردووە پرسیارتان لێ یەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە لەسەر $100 ئەمریکی وێنەیەک هەیە ئەو کەسە کێیە ناوی ئەو کەسە کێیە $100 ئەمریکی بەڵێ کاکەگیان نایزانێ تۆ بیرکەرەوە والله خۆ ئێستا لە باغەڵم داوالیقەتم تەماشا نەکرد لە باغەڵدایە قەتیشت تەماشا نەکردەوە چاوێکی لێ دەکەی خەتەریکە چاوێکی لێگە بزانە زانە نایناسیتەوە شکڵی شێوەی دەبێ ناوەکەی بزانین دەبێ ناوەکەی بزانی ئەوە دەبێت لە خوشکێ بپرسم ئەو چاک دەزانێ لە خوشکەکەت بپرسە خوشکەکەت بۆ نایە قسەمان بۆ بکە لێینە وەرە تۆ ئەمریکای چی وەکسی لەسەرا ناوەکەی لەسەر دەبێ ناوەکەی بزانی خاتون گیان بۆ نایی تۆش وەرە قسەمان بۆ بکە ماشەڵڵا ئەڵێ گوڵی بۆ خۆ لە کامێرە شاردۆتەوە وەرە نایزانین بابا دەیزانن بیری لێ بکەنەوە دەیزانن زۆر ئاسانە ناوێکم پێ بڵێن بەشکمەوە دەرچێ لەسەر نووسراوە معلوم نییە باشە پرسیارێکی ترتان لێ یەکەم باشە کام پێغەمبەر بووە کە هەموو قەومەکەی بڕۆیان پێ کردووە بڕۆیان پێهێناوە حەزرەتی محەممەد بیگۆڕە حەزەکەم ببنە خاوەن خەڵات وێسف تەئکیدی تۆ واڵێیت من واڵم تۆڵێ حەزرەتی یوسف تۆڵێ چی حەزرەتی سلێمان نییە بۆ حەزرەتی سلێمان زمانی هەموو وانێکی زانیوە نا ئەوەی کە نا بیگۆڕە تۆش دانێکترم پێ بڵێ دار حەزرەتی محەممەد نەبووە نا خاتون گیان وەڵامەکەی زانی حەزرەتی یوسفە بەڵێ حەزرەتی یوسفە دەست خۆش بێت توانیت ببیتە براوەی خەڵاتەکە خەڵاتێکم بنێ ئەوە کارتێکی تێکساس چیکنا دەچن لەوێ نان دەخۆن بە فری باشە دەستخۆشێ زۆر خۆشبی بە قوربان زۆر بەخێر بێن سەر و سەرچاو ئەجا کوردانی ڕۆژهەڵات دەڵێن دەنگیشیان زۆر خۆشە جالێرەکە گۆرانی دا بێ گۆرانێکم بۆ بڵێ دڵم مەشکێنە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەرنامەکەمە تازە دەستم پێ کردوتەوە وڵای بوو بۆم نا لێرە بابە حەزت لە دەنگی کێیە ئەمە حەسەن دەرزی مامە لێ دەیڵە گۆرانێکی مام لێم بوو لەڵام منیش حەزم لە دەنگی حەسەن دەرزیە ئەو دەنگیشی زۆر خۆشە ئەتخوا یاڵە ئاخر لە بەرون نیە ئێستا وڵڵ بڵێ لەبەر چۆن دڵی منەشکێنی یەک دانەی خۆشت دەگو جەلانە ڕێی وڵات نازانم هەرچی بوو ئاخر بۆم نایە وڵای گورە ئەو چاوە جوانانە و بەرامبەرە چی بۆ نایە بۆ خاتری خوا خۆ یەکێ گۆرانیش نەزانێ و چاوە جوانانە ببینە ئیلهامی بۆ دێ قوربانێت بۆم نایە بۆ بۆ دێ بۆ دێ یەک دانەی بڵێ هەموو گۆرانیانە لە ماڵە بوومە دەڵێ یاڵە بۆ مامڵێ وەکبووە البوهلايان فەسڵی بەهەر شەو ڕۆژ و لەیل و نەهار دانایەڵێنم بۆ وەسڵی یاردایە ڕوا بەجێم دێڵێ دانایەڵێنم بۆ وەسڵی یاردایە ڕوا بەجێم دێڵێ یاخوا ئەو دەنگە خۆش بێتە ئەو یارە دڵی ئەو دەنگە خۆشە جێبێڵێ خوا لە یەکتان نەکە ماشەڵاتان لێبێ زۆر زۆر خۆشحاڵ بوون بەخێر بێن سەر و سەرچاو هەر هەبن ئیشەڵڵا بە قوربان خواتان لەگەڵ بێ خواحافیز بێ خواتان لەگەڵ سڵاوتان لێبێ باشن بابێ مە ناوەندتانەوە باشە ڕۆکەینە کامێرە سڵاو لێبێ لە تۆش سەرچاوە ناوی بەڕێزێ سیار کاکسیار خەڵکی کوێی کاکسیار دوک دوهۆک سەر و سەر چاوا هاتنە هەولێرێ گەلێک ساغ بۆدینیشی زۆنی باشە تۆزێ دەزانم باشە سڵاو لە بەڕێزە سلااو سەرچاو نای بەڕێزە نەدیار نەدیار بەڵێ سەرچاوان بەخێر بێت تۆش لە دوهۆکەوە هاتووی بەڵێ باشە فامیلی مۆڵتان پێ چۆنە زۆر باشە زۆر جوان خۆشە زۆر خۆشە بەلای تۆوە وڵا خۆشە جار و مارتێن بۆ ئێرە هەر لە هەولێر دەمینین بەڵێ تێم بوو دەم بۆڕاندنێت تێ نەبێرە گەلێک جاران بەڵێ لە شتان ساق بێ هەر بە خۆشی بێنی ئیشەڵڵا بەچیەوە خەریکن چ کارێک دەکەن وڵا خەریک ئیشی ڕۆژانەیە هەر دەکەین و لێرەش لە دەورەینە دەورێک وەردەگرین لێرە لە هەولێری دەورەی چییە؟ لە هەولێری هەر دەورەی ڕەوشەمبیریە ڕۆشنبیریە لە شتان ساق بێ بەڕێزە چ کارەی؟
والله ئەم پارێزەرم پارێزەری سەرچاو. کەیسی چۆنیەتە لاو زۆر ناخۆش خۆش والله هەموو کەیسی خۆش وەرەگرم کەیسی خۆش ناخۆش کەیسە ناوەرگرم خۆشەکان چین بەخوا زیاتر مەدەنینە بەڵێ ئەوەی ئیشی شەریکاتەکەی ئیشی بەڵێ کۆمپانیاکان ئەحواڵ شخصیە و ئەوەی جینات و جنحاوە خۆش نییە هەمووتێکی لەوانە ناکەم مەدەنی بەڵێ باشترش باشە چ شتێک لە ژیانتا کە ڕوویداوە قەت بیرە ناچێتەوانێ و هەر کاتێ بیرتەکە دە پێکەنی ناوەڵە شتی وا پێکەنینم بەسەرهاتی خۆش وەڵان نیمە ڕاستی نیتە؟ لە بیرم نییە بەدیابە بەس ئێستا لە بیرم نییە ئەی تۆ مەسەلەکە وایە گەر بێت کە مایک بێت لە بیرم دەچێتە گەر هەیە شتێک هەیە ئەو مایکە سوورە بۆچی ئاوەلی تێگەشتون ئەڵە شتمان لە بیرێتەوە مایک ناترسین بۆ مای قسەش دەکەین بەڵێ بەڵام جاری وهەیە لە بیر دەکەین و شتیکەنی شندێک جارە نایێت بۆ تەلەڤزیۆن دەبێت شتێکی حاضر کراوە بێت دەمەسەد فەنایێت ئێستا هیچ بەبیر نایە لە ژیان تاکە شتێکە بەسەرا هاتبێ هەر کاتێ بیرە بکەێتەوە لە ڕێگابی لە میوانی بی پێکەنینە پێی بێ وەڵا زۆر شت هەیە بەڵام باوا بجارێ باشە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانن دەبنە خاوەن خەڵات فەرموو باشە ناوی دەریایەکەم پێ بڵێن لە جیهاندا کە ناوی گۆڕستانی کەشتێکانە پێی دەڵێن گۆڕستانی کەشتێکان دەریای سۆر نه بیگۆڕە وەک هاوکاری پێت ئەڵم بیگۆڕە چکە یەک وەڵامم بیت یەکسەر وەریەگرم بەڵام پێم خۆشە ببنە خاوەن خەڵات میوان و لە دهۆکەوە هاتوون پێ دەڵێن چێک گەمیا چ تشت گۆڕستانی کەشتیەکان گۆڕستانی گەشتیەکان بەڵێ ناوی دەریایەکە دەریای هێمن نا بەداخەوە ئەوە نییە بەڕێزە سێگۆشەی بەرمودە نییە نه سێگۆشەی بەرمۆدانە من ئەڵم دەریا ناوی دەریایەکە بەڵێ دەریای مردووە ناوی دەریای مردوو لە ئوردن هەیە نا بەداخەوە ئەوە نییە دەریایەکە پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان وەڵامێکی تریشم بەرەوە وەبزانم باش لە پرسیارەکە تێ نەگەشتە بوویت نا من ئەوە لە سێگۆشەی بەرمودە ئەوە هەمووی کەس ناشتێ ئەخر ئەوە دەریان نیە سێگۆشەی بەرمۆدە دەریای ناوەڕاست با دەریای ناوەڕاست بەداخە هەموو دەریاگانەوت بەزەوەی منێنەوە دەستان خۆش بێ سەرکەوتو بن زۆر خۆشحاڵ بووم بەخێر بن بۆ هەولێر و بۆ فامیلی مۆڵ سوپاسانەکەم خواتان لەگەڵ زۆر سوپاس ئەو خاتونە سڵاو لێوێ باشی؟ یاخوا باش بی من باشم ناوی بەڕێزە؟ مامۆستا بشرا مامۆستا بشرا مامۆستای چ دەرسێکی؟ بیکاری و قراءة بیرکاری و قراءی عەرەبی؟ عربي زۆر باشە لە لە پردێ لە پردێ لەگەڵ تەلەبەکان تا بینت چۆنە؟ واللهی زۆر زۆر باش زۆر باشن؟ سێ مەوجم هەیە عربی و کوردی و تورکمانی دەبی بە هەر سێنەوە شەرح لە شستاق بێ زۆر ماندویت والله زۆر زۆر دەستەکانە خۆش بێ سەرکەوتوبی لەسەر دەستی تۆ چەند جیل گەورە دەبێت ئەوە خۆی مای خۆشحاڵیە لە شستاق حریصم يعني حەزم لێ مناڵ وەک مناڵ خۆ من چۆن بۆ مناڵم حەزەکەم مامۆستا احتیمامی بیدا و شتەکانی فێرکە مناڵی عالمیش وەک مناڵ من دەستە خۆش بە ئەرکەکەی تۆ ئەرکێکی پیرۆزە دەست خۆشیتان لێ ئەەکەم لە تەواوی مامۆستایان و لە بەڕێزیشت هاتوویتە فامیلی مڵ پێداویستی بکڕیان هەر بۆ پیاسە هاتوو واللهی من کوڕەکەم وتی نان ئێوارە ناخۆم ئیلە لە فامیلی مۆڵ تۆش لەبەر خاتری کوڕەکەت هاتی پێنجشەم و جومعە دێم بەس ئیمڕۆ وتی ئێستا ئیلا لەبەر خاتری کوڕەکەت هاتی آخر ئێستا کاتی موچەشمانە موچە هاتووە موچە هات دەیەخوا هەموو کاتێک گیرفانتان پڕ بێت ئیشەڵڵا ڕزق و بەرەکەت ئیشەڵڵا خۆش بی بە قوربان پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات ناوی دەریایەکم پێ بڵێ کە بە ئەوە ناسرا پێڵەن گۆڕستانی کەشتێکان دەریایەکە لە جیهاندا پێ دەڵێن گۆڕستانی کەشتێکان دەریای ئیجە نییە ئیجە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئەوە نییە بیگۆڕە وەڵامێکی ترمان بەرێ ئەتانم یعنی بەحرەکە بەناو ئەوە بڵێن بە عەرەبیش دەڵێن بەحر المەیت یعنی دەریای مردوو مردوو بەڵێ نا بەداخەوە ئەوە نییە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم بگۆ باشە پیانۆی کلاسیک چەند دوگمەی هەیە 24 28 نا بەداخەوە وەڵامەکەت نەزانی پێم خۆش بوو ببیتە خاوەن خەڵات بۆیە هاوکاریت ئەەکەم لە پرسیارەکەیە پیانۆ چەند دوگمەی هەیە اختیارەکان 88 77 99 88 تەکیدی مەی گۆڕا دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە براوەی خەڵاتەکە خەڵاتێکمان بنێ
فەرموو ئەوە خەڵاتی تێکساس چیکنە ئەو گڵە جوانە بەرن لەوێنان بخۆن و ساویز داشکانن وەرگن دەستان خۆش بێ زۆر سپاس لێرەیە موجودە بەڵێ لە قاتی سەرەیە قاتی دووەم باش. دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردن تا خواتان لەگەڵ زۆر سپاس سڵاوتان لێبێ باشن ئەحواڵتان باشی ناوی بەڕێستان ناوت چییە ڕەناخان خەڵکی کوێ ڕەناخان لە دهۆکەوە هاتووی سەرسەر و سەر چاوە ئەی کاکە گیان وەرە لامەوە کاکە گیان ناوی بەڕێزە هاج وەهاج کاک وەهاج بەخێر بێن سەر و سەر چاو ناتەوێت قسەمان بۆ بکەی وانایتە لامەوە وەرە لامەوە چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ چۆن بۆچی هاتوون بۆ سەردان هاتوون یا ماڵتان لێرەیە والله بتكون هنا دري سردان و هاتوون بۆ سەردان بۆ هەولێر اي والله سەرسەر و سەر چاو ئەی شتان کڕیوە فامیلی مۆڵتان پێ چۆنە والله قال خوشه خۆشە ئەی بەلای تۆوە چۆنە فامیلی مۆڵ چۆنە بەلاتەوە کوردی نازانی خەڵکی کوێی تۆ کوردی نازانی بەغدادی سەرسەر و سەر چاو بەخێر بێن سەر چاو ئەی تۆ کوردی ئەزانی بله كردي عربي انجليزي ئەی ئافرین یعنی فولە هەرسێ زمانەکە تيكلن اي والله زۆر چاکە ئێو گڵە جوانانە ناوتان چیەوە وەرنە لامەوە ناو چییە ڕۆنا کە خۆشە و ناو خۆشەکە لی ناوی عەرەبی تۆ ئەی ئەوەنی باوکت کووردە مامي وانا مامی ئەوانی تۆ مامی ئەی باوکیان لێرە نییە بابي وان بريطانيا لە بەریتانیایە ئێ باشە خوا لە یەکتان نەکە بەخێر بێن سەر و سەر چاو پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە گەورەترین ئێسک لە جەستەی مرۆڤدا چه ئێسکێکە يسكي رانا كلها ئێسکی ڕانە دڵنیایت لا دڵنیایت اه وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات دەستە خۆش بێ بس خەڵاتێکم بەنێ بێ زەحمەت ئەوە خەڵاتێکی تێکساس چیکنا دەچن لەوێنان دەخۆن 120 داشکاندنتان بۆ دەکات باشە ان شاء الله هیچی خۆشمان پێشکەش ناکەن گۆرانی نازانی لا والله ما مستوى ئەی تۆ ئەی تۆ گۆرانیک نازانی بۆمان بڵێ گۆرانی غني تعرفين تغني عەرەبی مشکلە نییە عەرەبیش بێت نازانی باشە دەستان خۆش بێ زۆر سپاس خواتان لەگەڵ زۆر سپاس ئێوەش دەتوانن شەوانە بێنە فامیلی مۆڵ من یەک دنیا دیاری باشم پێەیە و پرسیارتان لێ دەکەم ئەگەر وەڵامەکەتان زانی بێگومان دەبنە خاوەن خەڵات چاوەڕوانتانم هەموو شەوانێکی ئەم مانگە من لێرەم سەردان بکەن چاوەڕوانتانم سڵاوتان لێبێ باشن سڵاو باشی ناوی بەڕێزێ مصطفى والله کاک مستەفا خەڵکی کوێ کاک مستەفا والله خلقي رجافة ڕۆژ ئاوا سەرسەر و سەرچاو ئەمڕۆ میوانی ڕۆژ ئاوامان هەبووە هی شنگالمان هەبووە هی ڕۆژهەڵاتمان هەبووە سڵاو بۆ کوردانی هەر چوار پارچە زور سپاس سلاو بەچیەوە خۆشبی سپاس بەچیەوە خەریکی خاتون گیاوەرە لامەوە بچي بلي چ کارێک دەکەیت شغڵی تۆ چییە والله من اوروبا من ناطمة سياحة يرى سەرچاو لە چ وڵاتێکە ژیت دنمارك دانیمارک چۆنە باشە بۆ والله ژیان باشا جيانا بس كردستان خوشترى کوردستان خۆشترە ئەرێ وڵا ئەکید لێ کوردستانی خۆمان لە هەموو شوێنێک اري خۆشترە والله عملي رامي سياحة وقت اي والله بە خۆشیتان بێ هەموو کاتێ لە سەفرە و زۆر گەڕان و خۆشییا بن زۆر ئینشاءالله زۆر سپاس. لە دانیمارک وتە چ کارێک دەکەم والله من كاري سيكوريتي دكم سکوریتی لە بەڵێ. شستاق بێ بەڵێ. ئاسانترە ئیش لەوێیان لێرە ئاسانترە نا والله لوي ازانترا لەوێ اري ئاسانترە ازانترا زۆر دوامي چاکەم هيا ثاني حي ساعة باشە گیان با قسەش لەگەڵ خاتونجیان بکەم تۆ بەچیەوە سەرقاڵی لەوێ چ ئیشێک دەکەی والله من الإيرة دجم تۆ لێرە دەژی بله چی یەکترە كوري بلشي منها کوڕی پلکتە بەڵێ. باشە هەر بمێنن بۆ یەکتر بەختەوەر بن هەموو کاتێ تۆ چ کارێک دەکەی والله من إيش ناكم ئیش ناکەی لە ماڵێ زۆر چاکە ئەی چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ
والله هاتن بو كوري بلكم هر فاميلي مول لبر خاطري او هاتي زور زور چاکە ئەی هیچ سان کڕیوە نا والله هاشتن ئێستا هات تازە هاتن دەبا هەر هاتن و تووشی مایکە سوورەکە بوون بەرنامەکانی ئێمەتان هیچ نەبینیوە والله ئەمە نەدیتم والله تۆ نەدیتۆ تۆ نا والله نەتان بینیوە زۆر چاکە پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات ئاڵای چ وڵاتێک لاکێشە نییە ناوی وڵاتێکم پێ بڵێن کە ئاڵاکەی لاکێشەیی نییە تۆ بیر بکەرەوە تۆ هیچ دەزانی زانیاریت هەیە والله رومانيا بیگۆڕە هاوکاریم کردیت حەزەکەم ببیتە خاوەن خەڵات بیگۆڕە والله رومانيا والله هیچ خاف منها والله ئەو هەموو وڵاتە هەیە وڵاتێکمان پێ بڵێ ما ارمينيا نا بەداخەوە تۆش نازانی باشە ئەی شتێکی خۆشم پێشکەش ناکەن دەنگە دیارە خۆشە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قرآن نازم والله نازانی نا والله ئەی بەسەر هاتێکی خۆش لە کاتی ئیشکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ والله زور سپاس دەکەم دوای مقابلەی زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ بووین بە هیوای سەفەرێکی خۆش زۆر سپاس زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردنتان خاتونیان دەستان خۆش بە سپاس خواتان لەگەڵ زۆر سپاس ئێوەش دەتوانن شەوانە بێنە فامیلی مۆڵ پرسیارمان ئامادە و یەک دنیا خەڵاتی باشم پێیە وەرن سەردان بکەن هەم بازاڕێکەکەن هەم پیاسێکی خۆشەکەن و دەبنە خاوەن خەڵاتیش لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی هەمووتان بێت دەمەوێت سوپاسێکی تایبەتی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشیۆن کە دابینکردنی جلەکانی منی گرتوۆتە ئەستۆ هەروەها ئەو براندە بەڕێزانی کە لەناو فامیلی مۆڵا بوونەتە سپۆنسەری بەرنامەکەمان تێکساس چیکن هەروەها براندی ئێڤرۆشا باخی خاتینات ساڵۆن باربەر فامیلی بەو هیوایم بەرنامەکەمان بەدڵی هەموو لایەکتان بێت تا بەرنمەیەکی تر بەخواتانە سپێرم هەر شاد من خواتان لەگەڵ